بارودۆخی عێراق بارودۆخێکی زۆر ئاڵۆزە، بارودۆخێکە کە گەیشتۆتە ڕادەیەک کە لە زۆر لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق ژیان ڕاوەستاوە، حکوومەت نەماوە، تەنانەت لە بەغداش ڕۆژانە دەیان بڕیار دەرەچێ بڕیارەکان جێبەجێ ناکرێن. ئێمە لە هەرێمی کوردستان لەو بارەیەوە کۆبوونەوەیەکی فراوانی لایەنە سیاسیەکانمان کرد لە سەرۆکایەتی هەرێم. لەو کۆبوونەوەدا زۆر بە وردی باسی بارودۆخەکەمان کرد. دوو شتمان تاکیدیان ئەوەیە کە بە درێژایی ئەو هەموو خۆپیشاندانانە نەماندیت یەکێک لە خۆپیشاندەران هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان یا هەرێمی کوردستان وەکو کێشەیەک بۆ عێراق بێنێتەوە، کە بەعەکسی هەندێک لە بەرپرسانی عێراقی هەر باسی ئەوان دەکرد. ئێمە دەنگمان نەهێنا لەبەر ئەوەی پشتیوانی لە کورد دەکەین شاری عێراق دژی کوردە. شاری عێراق دژی کورد نییە، شاری عێراق دژی شێوەی حکومڕانیە لە عێراق، دژی داوای ئاو نان و خەدەمات و داوای ئەمنیەت و دژی گەندەڵیە و لەگەڵ مافەکانی ژن لە شێوەی بەشداری کردن. ئێمە لەگەڵ سیستێمی پەرلەمانی سیستێمی سەرۆکایەتی ڕەت دەکەینەوە و ئەو سیستێمی سەرۆکایەتی عێراق لە دروستبوونیەوە تەجروبەی کردووە بۆتە سەبەبی گەورەکردنی قەبرستان لە عێراق، کوشتن و بڕین و قەراراتی بێگەڕانەوە بۆ خەڵک. ئەوەی ئێستا کە گرنگە کە هەوڵ بدرێت چاکسازی بکرێت لە شێوەی حکومڕانی. مشکلەکە مشکلی دەستور نییە، ناوەڕۆکی دەستور نییە، مشکلی ئەو کەسانن کە دەستور جێبەجێ دەکەن و جێبەجێ ناکەن. یەک لە کێشەکانی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق لەسەر ئەوە بووە دائیمەن دەستوری جێبەجێ دەکرێت. بە کورتی ئێمە پێمان وایە دەبێت پشتیوانی بکەین لە داخوازیەکانی خەڵکی عێراق کە خۆ پیشاندان دەکەن و ئەو مافانەی کە ڕەوان لە هەمان کاتیشدا دەستخۆشی دەکەین لە حکوومەتی عێراق بۆ ئەو پێشنیار و بڕیارانەی بۆ چاکسازی کردوێتی، بەڵام ئەکید حکمت لە بڕیار نییە، حکمت لە جێبەجێکردنی بڕیارەکەیە. ئەوەی کە پەیوەندی هەیە بە نەفت و بازاری نەفت دیارە چەند جاریش کەش باسم کردووە، ئەوە بەعزەک کێشەی هەیە لەسەر مەسەلەی شێوەی ئەو عەقدانی کارێمی کوردستان لەگەڵ کۆمپانیای جیاجیا دوای قەتعکردنی بودجەی هەرێمی کوردستان هەیەتی و ئەم شێوەیە دەبێت حکوومەتی عێراق هاری کار بێ بۆ کۆتایی هێنان بەو عەقدانەی کە لەگەڵ کۆمپانیەکان هەیەتی. چونکە هەرێمی کوردستان ئەگەر وانە بێ ڕەنگە نەتوانین 250,000 بەرمیل نەوت بدا ڕۆژانە بە سۆما. و بەڵام پەیوەندیەکانمان بەگشتی لە ئاستێکی باشدایە. ئەم پێم وایە هەوڵی ئەوە بدەین یعنی ڕەنگە کێشەمان بی، بەڵام مەسەلەی برینی موچە نابێت باوەڕ ناکەم.